مانگێکە هێرشی تورکیا بۆ سەر عەفرین بەردەوامە لە نێوان چەندین پێشهات و ئەجێندای سیاسی و ئەگەری جیاوازدا. هەرچەندە هیچ کام لەو ئەجێندایانەی ڕۆژانە باسەکرێن هێرشی تورکیای نەوەستاندووە. پەیوەندیە دیبلۆماسیەکانی نێوان ئەمریکا و تورکیاش هەر جارە و بە شێوەیە دەرەکەوێ، بەڵام دواهەوڵەکانی ئەمریکا لە دانیشتنی دوور و درێژی دووقۆڵی ئەردۆغان و تێلەرسن خۆی بینێتەوە یان لەو دانیشتانەی نێوان دوو وەزیری دەرەوە. چیتر ئێمە بە تەنها ڕەفتار ناکەین. ئەمریکا شتێک دەکات و تورکیا شتێکی تر. هەردوو لا لەم ناوچەیە یەک هەڵوێست وەردەگرین، پێدانی چەگڕا دەگرین، کار لەسەر ئەو شتانەش دەکەین کە بۆتە هۆکاری جیاوازیمان. تورکیاش سەرڕای لێدوانی بەرپرسەکانی لە شەقامی ئەنقەرە و لە نزیک باڵوێزخانەی ئەمریکا لەوێ شتی تر ڕوویدا. ئێمە ئەمە چاک دەکەینەوە و درێژە بە پەیوەندەکانمان دەدەین یاخود بەرە ڕۆژێکی خراپتر دەڕۆین، بەڵام بەو خواستەی نیشانمانداوە ئێمە وەرچەرخانێکی گرنگمان دەسێناوە لە بواری ئاساییکردنەوەی پەیوەندەکانمان گەیشتنێتە ڕێکەوتنێک و لێکتێگەیشتنێک. خەڵکی شارەکە پەیتا ئەو کوژراوانە بە مەراسیم بەڕێ ئەکەن، ماڵ و حاڵی وێرانی خەڵکی سیڤڵ و دیمەنی برینداری نەخۆشخانەکان هێشتا نەیانتوانیوە سیاسەتی بەرژەوەندی وڵاتانی زلهێز کەمێک بەلای ئەفرینیەکاندا نەرمتر بکات. هەوسۆزیەک هەیە لەگەڵ خەڵکی ئەفریندا لە نێو ناوەندە مەدەنیەکان و لە نێو هەندێک سیاسیەکانیش لە ئەمریکا و شوێنی تریش. بەڵام لە هەمان کاتدا واقعێکی سیاسی هەیە، ئەوەش ئەوەم بیردەهێنێتەوە کاتێ وەزیری دەرەوەی ئەمریکای ئەو کاتە پرسیاریان لێکرد بۆچی پشتیوانی کوردەکانی عێراقتان نەکرد لە ساڵی 1974 بۆ 1975 دوای ڕێکەوتنامەی جەزائیر لە نێوان شاو سەدام حوسێندا. ئەو کاتە وەزیری دەرەوەی ئەمریکا وتی خۆ ئەمریکا ڕێکخراوی خێرخوازی نییە. واقعێکی سیاسی بوونی هەیە، ئێستاش چەند لەگەڵ کورد هاوکارە، بەڵام تورکیاش بە هەوپەیمانێکی استراتیژی دەبینێت. لەو هاوکێشەیە ماوەتەوە چارەنووسی پەیوەندی نێوان ئەمریکا و هاوپەیمانە کوردەکانی. ڕۆژانە ئەجەندا و سیاسەتی ناوچێ و دەوڵەتانی زلهێز لە سووریا ڕوو لە گۆڕانە، شەڕەکان وەک خۆیەتی و نەوەستاوە. ڕێکەوتنی نێوان سوپای سووریا و هێزەکانی پاراستنی گەل ڕێکەوتنێکی چاوەڕوان نەکراو بوو لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا، واشنگتن.